ئێمە هاوکات لەگەڵ مەسەلەی مووسڵا ئاوارەبوونمان لە حەویجەشەوە هەبوو، یعنی لە ماوەی 4 مانگی ڕابردوو ئێمە پێشوازیمان کردووە لە 300,000 کەس کە 260یان لە مووسڵەوە بوون و نزیکەی 40یان لە حەویجەوە بوون. طبعاً ڕۆژانە ئەم پرۆسەیە بەردەوامە، پرۆسەی ئاوارەبوون بەردەوامە تا کار گەیشتە ئەوەی لە یەکی مانگی سێ لەم مانگە ئێمە 11600 کەس لە یەک ڕۆژە ئاوارە بووە. ڕۆژی دوای ئەوە 11200 کەس ئاوارە بوو، ینی ئەم ژمارەیە لە یەک ڕۆژە لە ماوەی 24 ساعاتە لە بارودۆخێکی ئاوا بەڕاستی پێشوازیکردن لێ ئاسان نییە، بەڕاستی فریاکەوتنی ئاسان نییە، بۆیە هەستمان بە جۆرێک لە قەیران کرد، بەڵام هەتاوەکو ئێستا هیچ خێزانێکی ئاوارە نییە یارمەتی وەرنەگرتێت، یەک خێزان نییە یارمەتی وەرنەگرتێت، یەک خێزان نییە نەچووبێتنە پیریەوە بە تیمەکانی ئێمەی هاوبەش لەگەڵ لایەنی عەسکەری نەگوازرابێتەوە بۆ کەمپەکان یا بۆ شوێنێکی تر کە یانی لە ڕووی ئەمنیەوە کێشەی نەبوو.